بەڵام بەشێوە ئەفسانەکە ڕۆژ ئەم شەو لە دایکە بێت کە بڵێ جەژنی زین و لەم شەوە بەرەو تاوەکو 21 سێ ڕۆژ لە دایکە بێت. ئەم شەوی هێڵدایە زەردەشتیەکان لە دیار ئەم مێزە کۆبوونەتەوە لە چەرەس و لە میوە و لە چەندە مەبەتی دیکە دایانناوە بۆ بەرزڕاگرتنی ئەم شەو. نسمە لای ئاوات حسامەدین بنەی زەردەشتیەکان لە وەزارەتی ئەوقاف سڵاو لەبێ خاتو ئاوات ئەم شەوە چییە گەێنێ؟ ئەم شەو چییە لە لای ئێوە؟ بەڵێ ئەم شەوی هێڵدایە، شەوی لێ دایکبوونی ڕۆژە، شەوی زاڵبوونی ڕووناکی بەسەر تاریکی، شەوی کە یەکەم ڕۆژی ئینقلابی مەناخیە کە پاییز بەجێڵین ئەچینە زستانێکی ساردەوە، بەڵام خۆشبەختانە کە لەم شەوە ئیتر ڕۆژ بەرەو کورتیە ڕوا ڕووناکی بەرەو درێژبوونە ڕات هەموو کاتێک تەبان بە تاکید ڕووناکی سەرەکەوێت. بەڵێ ئەنجا بۆیە پێڵێن شەوی هێڵدا. شەوی هێڵدا تەبان هێڵدا و ئەڵێن وشەیەکی سوریانیە بەڵام وشەیەکی سڵف کوردیە هێڵدا، بەڵام خودزانی لەبەرەوەی کە ئەو کاتە هەموو بەیەکەوە بوون، یعنی ئەم مجموعی ئاریان و سۆمەریەکان لەبەرەوە ناوەکەی وەریان گرتووە. طبعاً هێڵدا کۆنترین جەژنەیەکێکە لە جەژنە کۆنە کوردەواریەکان کە پابندە بە گۆڕینی ئاو هەوا و مەناغی و جەژنە کوردەواریەکانی کوردی هەمووی پابندە بە ئینقلابی مەناغی، هیچی پابند نییە بە خوڕافیات و شتیوە. بۆیە سەیرەکەین کە ئێستا لە زستانێکی ینی کەم ساردەوە بەرەو زستانێکی زۆر سار کە ئەمە چیە هێڵدایە، ئەنجا لە زستانێکی زۆر سار بەرەو هاوینێک بەهارێکی معتەدل ئەمە چییە؟ ئەمە بەهارە. ئەنجا لە هاوینێ بەهارێک یعنی سەرمایەکی معتەدلی فێنک بۆ گەرمایەکی زۆر ئاوان تیرکان، ئەنجا لە گەرمایەکی زۆر بەرەو پاییز دیسان و میهرگانەکەواتە تاوەکو کەی تا ئەگەینە 21 دوانزە کە شەوی هێڵدایە، شەوی لە دایکبوونی ڕۆژە. ئەنجا لەوانەیە خەڵک پرسیار کا بڵێ بۆچی شەوی لە دایکبوونی ڕۆژە؟ بۆ ڕۆژ ئەمرێت ئەگەر ئێمە بەشێوە ئەفسانەکە باسیکەین نەخێ ڕۆژ نامرێت، بەڵام بەشێوە ئەفسانەکە ڕۆژ ئەم شەو لە دایکە بێت کە بڵێ جەژنی زین و لەم شەوە بەرەو تاوەکو 21 سێ ڕۆژ لە دایکە بێت وردە گەورا بێت 21 سێ تاوەکو 21 شەش ڕۆژ مڕاهقە بێ 21 شەش تا 21 نۆ ڕۆژ کامیڵە بێ 21 نۆ تا 21 دوانزە ڕۆژ وردە پیرە بێ ئەڕوات نامێنێت هەتاوەکو ئەم شەو کە 20 سەر 21 دوانزێ ڕۆژ لە دایکە بێتەوە. ئەمە بەشێوە ئەفسانیەکەیەتی، بەڵێ کە لە سێ بەشی زیاتر لە نیوەی باکووری ناوەڕاستی باکووری زەوی کە ئەم یادە ئەکەنەوە و ئەم شەو لە سێ بەشی زەوی کە ڕۆژ شەو درێژترە بێت لە ڕۆژ. ئاواتان ئەم شەو لێرە چێکن ئێوە بۆ ئەو شتانە چێکە داتان ناوە بۆچی شووتی دانراوە لە کاچی دانراوە و چەرزدانراوە؟ ئەگە سەیری شووتی و هەنارکەی ئەمە لە هەموو جەژنە زەردەشتیەکانە بە تایبەتی جەژنە ڕەسەنی کوردە نەتەوەیەکانە ئەم دوو خۆراکە دانرێ لەبەری کەمە تۆیان زۆرە تۆش بەمانای نانەوەی هینەوە یان ڕەچەڵک بڵێ ئەو بەرەکەت ئەمە زۆ گرگە بێجگەلەوە شووتی و هەنار کە زۆر نەخۆشی 200 زیاتر نەخۆشی ئەکوژێت و ئەمانەی تر هەمووی وشکراوەی دەستی خۆمانە، دەستی کوردەواریە، مەسەڵ قەیسیە هینە تین قەیسیە، هەنجیرە، تووە، مش ئەوەیە خۆخە، ئەمانە هەمووی بەڵێ بێجگەلو ئەخ ئەو شکانەژە بێ کوردەواری بێ هەمووی مەسەن گێزی هەڵەبجەیە ئەم شکانەش هەمووی ئیتەوێ لەو بیارە و هەڵەبجە ئەبێ شتەکان دەستکردی خۆمان بێ نابێ ئێستا سەیری کە نابێ هیچ شتێکدا. ئەنجا ئەگە ئێمە سەیری هەنارکەین هەنارێک بێنین ئێستا ئەم هەناریان باش دیارە سەیری هەنارکە ئەمە هەنار گرنگی خۆی زۆرە، بەڵام مەگە سەیری سەرەکەی کەین تاجی مەلیکە لەسەر ئەم هەنارە دانراوە ئەبینی میوەیە کە ئەوەندە نەخۆشیە کوژێ ئەوەندە نەخۆشی لە نایەڵێت بۆیە شەپێڵێن میوەی مەلەکی و تاجی مەلەکیش تەنها لەمە لەسەر ئەمە دروستکراوە، یعنی وەکو تاج وایە بۆ مرۆڤەکان، یعنی ئەمە میوەیەکی مەلەکیشی پێڵێن و بۆیە هەنار زۆ گرنگە. تەنانەت خۆشبەختانە وای لاتۆ ئێستا هەناری هەڵەبجە و دیارە بەرەو ئەوروپاش ڕۆیشتووە. گۆرانیمان هەیە مەسەڵەن ئەمانە دانین گۆرانیمان هەیە ئاگر زۆر گرنگە ئێستا دەستپێکی بەرنامەکەمان بکردنەوەی ئاگرە بێ ئاگر زۆ گرنگە چونکە ئاگر واتە ڕووناکی واتە ژیان، ئەگەر ئاگر نەبێ ڕۆژ نەبێ ژیان نابێ ڕووناکی نابێ بۆیش لە عالەمەکەمان ڕۆژ هەیە ئەوە سەبەبەکەیەتی. سپاسەکەین سپاسی بەڵێ ئەوەی کە هەیە ئەمە ئەو مەراسیمەیەکە لێرە بەڕێوە دەچێت کە لە زەردەشتیەکان گرنگی خۆی هەیە بۆیە هەناریان داناوە ئاگریشیان داناوە مەراسیمەی گەورە بەڕێوە دەچێت.